وێنە گەورەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق چوینەتە نێو ڕێکەوتنامەی پاریس و بەڵگەنامەی پشکداری نیشتیمانی NDC-مان پێشکەش بە ڕێکەوتنامەی پاریس کردووە لە 15 ئۆکتۆبەری ساڵی 2021 لە مانگی دیسەمبەری ساڵی 2021 چۆتە بواری جێبەجێکردن. لەو نێوانەدا ڕێکەوتنامەی پاریس داوا لە ئێمە دەکا وەک بەشدار بوو لە نێو ئەو ڕێکەوتنامەیە کە دەبێ پلانمان هەبێ. پلانەکان پەیوەستن بە دوو بوار. بوارێکان میتیگەیشتنەوەتە هەوڵدان بۆ کەمکردنەوەی ئەو هۆکارانەی دەبنە مایی گەرمبوونی گۆی زەوی. دووەمیان ئەداپتیشنە بۆ خۆگونجاندن لەگەڵ کاریگەری و ئاسەوارەکانی گۆڕانی کەش و هەوا. ئەمڕۆ توانیمان هەرێمی کوردستان بخینە سەر نەخشەی گۆڕانی کەش و هەوا لە بواری ئەوەی کە هەرێمی کوردستان لە ئەمڕۆوە خاوەنی پلانی نێوخۆیی خۆیەتی بۆ خۆگونجاندن. ئەم پلانەی کە ئەمڕۆ ڕامانگەیاندووە سێ بواری زۆر سەرەکی لە خۆی دەگرێت. ئەو بوارانەش بریتین لە بواری کشتتوکاڵ و ئاسایشی خۆراک، بواری پاراستنی ئاو لە ڕووی بڕ و لە ڕووی جۆرەوە، ئەوی تریشان پەیوەستە ئیکۆسیستەم و فرەچەشنی زیندەوەرەکان. عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە دەستمان نییە لە گۆڕانی کەش و هەوا. وەکو ئەنتۆنیۆ گۆتێرێژی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێدەدا هەمیشە لە 180 هۆکاری گۆڕانی کەش و هەوا لە ئەستۆی وڵاتانی G20ە، لە ئەستۆی وڵاتانی G7ە کە یابانە، کە کەنەدایە، ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە، ئیتاڵیایە، فەڕەنسایە، بەریتانیایە، ئەڵمانیایە. ئەمانە بە پلەی یەکەم دێن. ئەمانە داوایان لێ ئەکرێ کە میتیگەیشتن و کەمکردنەوە بکەن. ئێمە ئەو وڵاتانین کە لە 0.05 یعنی لە 100 نیو کاریگەریمان هەیە لەسەر گۆڕانی کەش و هەوا.